ئەم نووسەرە زیاتر لە 43 ساڵە خەریکی خوێندنەوە و کۆکردنەوەی کتێب و بەرهەمە ئەدەبیەکانێتی. هەموو بوارەکانە بێن دینی مێژووی بەڵام بەهۆی توشبوونی بە نەخۆشی شێرپەنجەوە لە ئێستادا بڕیاری داوە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەی بەرهەمی چەند ساڵەی بفرۆشێتەوە. ئەمە کتێبی خۆمە وام دانا ئافرەتێکم نەخۆشم زێڕەکە خۆم دەفرۆش لە کوردوای دەرێ کافریش تووشی بە تووشی نەخۆشی و زەرگستان نەبی. من لە ژیاندا هەردووچانم بینی کە ئەو نەخۆشی شێرپەنجە بەڕاستی زۆر بەهۆی برێن مەسروفات و بەهۆی ئەوە بوو تووشی زۆر ئەوەی بووم برێن ئەوەی ئیمکانیاتم بوو بەڕاستی لە خۆمدا دوای ئەوەی کە نەشتەرگەریم لۆکرا لێرە هیچ ئەمەلێکیان لە بەدانە نام. شێرپەنجە نەخۆشیەکی کوشندەیە و ساڵانە چەندین کەس بەهۆیەوە گیان لەدەست دەدەن. پسپۆڕانش ئاماژە بە چەندین هۆکار دەکەن کە بەهۆیەوە تووشی شێرپەنجە دەبێت. ئەم پزیشکەش کە ڕۆژانە بەدایان توشبووی شێرپەنجە دەستنیشان دەکات چەندین هۆکار دەخاتە ڕوو. ژمارەی توشبووان لەسەر تاسەری جیهان بەرەو زیادی دەچیت و کوردستانیش بەشێکە لەوەی. پیسبوونی ژینگە بە دەرەجە یەک هۆکارێکی سەرەکیە لە زیادبوون بە توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. زۆر جار کەس دێتەکنمان بە تەنها بە بدایەت دەستنیشان کرایە و عیلە هەموو ڕووخاینە ویان زانیە توشبوون بە نەخۆشی شێرپەنجە تەواو یەکسانە بە مردن کە ئەوە ئەسڵەن دروست نییە. بە جۆرەی ئامارێکی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا زیاتر لە 71,000 توشبووی شێرپەنجە لە هەرێم تۆمارکراون. بەڵام ژمارەیەک لەو توشبوانە خەڵکی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانن.